لەگەڵ بەردەوامی خێرانەکاندا بە گۆڕانی کەشوهەوە نەسمبوونەوەی پلەی گەرما بەوەی کەم تەرخەمی حکوومەتەوە بارگرانێکی دیکە لە سەر هاوڵاتیان و بەتایبەت دانیشتوانی ناوچە کوێستانەکان دروست دەبێت چونکە ساڵانە بۆ بەڕێکردنی وەرزی زستان 4 بەرمینەوتیان پێویست دەبێت کەچی حکوومەت بە 1000 دەستی اینجا ئەگەر 1 بەرمینەوتیان پێ بدات بەشێکی زۆر لە وڵاتانی پێنجوێن لە ئێستادا پەنایان بۆ بڕنەوەی دار بردووە بە مەبەستی ئامادەکاری بۆ وەرزی سەرما هاوڵاتیان دەڵێن توانایکردنی نەوتیان نییە و بە ناچاری پەنایان بۆ داربڕین بردووە بە ناچاری دارەبڕێن ئەگەر ئێمە نەوتمان بێ شتێکی پاک و تەمیزە و لە ماڵەکانمان دانین پێویستمان بەم دارە نابی هەر دارە وشکەکەش نییە منیسە وشکەم کردوێتەوە ئەگەر وا بڕوە خەڵک دەست لە تەڕ و وشک ناپارێزی هەمیە بڕن کەم خەڵک بۆیە ئەچێ پەنابا بەدارەکە بە قوربانی چاوم حکومە دەڵێ با نەیبڕێ بادار نەبڕێ دەی تۆ نەوتەکەی بەرە بادارەکە نەبڕێ دە تۆ ژیانەکەی دابین کە با نەیکات چی هەیە ئادەی چیان کردو بۆ ئەم خەڵکە ئادەی چیان بۆ کردوین ئەمە پێنجێنەکە بێ خزمەت گوزاریە بێ هیچی بۆ نەکراوە قایمقامی قەزای پێنجۆنەوەی نەشاردەوە کە بەهۆی دابینەکردنی نەوت دارستانەکانی پێنجۆن کەوتونەتە بەر مەترسی دەشڵێت داوامان کردووە کە نەوت دابین بکرێت بەڵام تا ئێستا دیار نییە کە ئاخۆکەی نەوت بۆ ناوچەکە دابین دەکرێت هەموو ساڵێک بە نووسراوی ڕسمی لە ڕێی بەڕێز پارێزگای سلێمانی و داوای بە 6 سوتەمەنی قەزاکەمانەکەین بەڵام دوجار ئەم دابینکردنی بە 6 سوتەمەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیارە ئەم ساڵی ژوورمێ دەکەن وەکو ساڵی پارەکە بڕیار با کە ماڵی بەرمی لێی نەوت دابین بکە هەرچەند پێنجوێن ناوچەیەکی ساردا ئەگەر زۆر بەدەست پێوەگرتنیش بەکاربێ ماڵی بەلانی کەم و 3 بەرمیل نەوت تێوێ بۆ ئەوەی زستانەکەی پێبڕێکە هۆکاری دابین نەکردنی ئەم سوتەمەنی وای کردووە کە بەشێک لە خەڵکی بە ناچاری هەندێک دار ببڕن لە سنوورەکە ئەمەش واکە سنوورەکەمان مەسان کە سروشتێکی جوانی هەیە بکەوێتە بەرمەترسی لە ناوبردننی دارستانە پێنجوێن ناوچەیەکی سارد و کوێستان و ساڵانە لە وەرزی زستاندا بەفرێکی زۆری لێ دەبارێت پلەکانی گەرما بە جۆرێک بۆ ژێر سفردا دەبەزن کە زۆر ڕۆژ بە ساردترین ناوچە دیاری دەکرێت ئەم ساڵیش نرخی بەرمیلێک نەوتی سپی گەشوەتە نزیکەی 300,000 دینار و هاوڵاتیان هێشتا نەیانتوانیوە نەوت بۆ زستان پاشەکەوت بکەن بڕیار وایە لەم مانگەدا بە شەنەوتی سپی هەرێمی کوردستان لە عێراقەوە ڕەوانە بکرێت و سەرەتاش لە ناوچە شاخاویەکانی سنووری پارێزگای سلێمانیەوە دەست بە دابەشکردنی بکرێت سوهەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن